سلاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا فارسم لە ئینگلیزی پۆلی نۆ پێتان گەیشتینەوە لەوانەی ئەمڕۆ گەیشتنە Unit 5 Lesson 3 Unit 5 Lesson 3 وانە بابزانین Unit 5 Lesson 3 باسی چی دەکاتن لێرە قوتابیان لێرە لە Unit 5 Lesson 3 گفتوگۆیەکمان هەیە لە نێوان ئەو کەساتیانە تەماشایکە ئەو کەساتیانمان هەیە گفتوگۆیەکمان هەیە لێرە گفتوگویەک لە نێوان ڕۆب و جەید و ئانا ڕۆب جەید ئانا بزانە ئەوە ڕۆبە ئەوە جەیدە ئەوەش ئانایە they are looking for Mike and Dave ئەوان ئێستا نیگەرانن they are worried they are looking for Mike and Dave بە دوای چێ دەگەڕێن بە دوای مایک و دەیڤ لەبەر ئەوەی لە لیسنی پێشتر گوتمان مایک و دەیڤ they went up to the hang glider وانە چونە یاری هەنگلایدینگ ئەنجام بدەن بەبێ ئەوەی پرس بە ڕۆبی بکەن ڕۆب is the leader of the group ڕۆب لیدەری گروپە گوتمان بەڕێوەبەر یعنی سەرۆکی گروپەکەی و دەی بڕیارەکان زیاتر ئەو دەداتن لەوەی گروپەکەی بەڕێوە بە بەڵام مایک ئەند دەیڤ هەڵەیەکیان کرد گوتمان هەڵەکە ئەوە بکە بەبێ ئەوەی کە پرس بە ڕۆبی بکەن یاری هەنگلایدینگ گیان تاقی کردەوە ئەمە ژوای کردکەوە تووشی ڕووداوێک ببنەوە بابزانین ئەوە پێش ئەوەی مایک و ئاندەیڤ بدۆزرێنەوە بابزانین پێشەوە چی ڕوودایە in the highlands واتە لە هایلند وانە دەرێ in the highlands لە هایلند باش in the highland ڕۆب دەڵێت چێ ڕۆب it's 7 o'clock we must go back what happened to Mike and Dave دەرێ ئەوە کاتژمێر حەوتە پێویستە بگەڕێنەوە ئەوە چیان بەسەر هاتیە مایک و دەیڤ بزانە ئەوە ئەو باسی دەکا دیارە مشاوش بووە جەید I don't know ئەمن نازانم I haven't seen them for ages ئەمن ماوەیەکی زۆرە نەمبینیوە not since midday نەک تەنها لە نیوەڕۆ بەڵکو پێش نیوەڕۆژ هەر نەمبینیوە وایە ئانا I last saw them at Loch Ness دێرێ کۆتا جار لە Loch Ness بینیم Loch Ness is the name of the sea okay is the name of the sea in the Scottish Highland واتە لە هایلند ناوچەیەکی گەشتیاریە دەریاش لێ بەناوی Loch Ness ڕۆب that was 3 hours ago ئەوە سێ کاتژمێر بەر لە ئێستا بووکەوە باسی دەکەی has anyone seen them کە هیچ کەسێک لە دوای ئەو بەروارە ئەوانی بینیوە جێی دەڵێت چێ no perhaps they've got lost نەخێر لەوانەیە ئەوان ون بووبوون و بزر بووبوون we must find them پێویستە بیان دۆزینەوە ئەوە چێ قسەی دەکا ڕۆب we must find them the mountains are very dangerous دەڵێ شاخەکە زۆر مەترسیدارە لەوێ بمنێنەوە کەواتە ئێستا حالیان ڕووداوی یەکەم گوتمان لە نێوان ئەو گروپەیەوە نیە ئەو گروپێ بابزانی ئێستا دێنە سەر ڕووداوی دووەم کە دەیڤ و مایک بابزانین چیان بەسەر هاتیە دەیڤ و مایک وانە ئێلقتان بابزانین چیان بەسەر هاتیە دەیڤ و مایک on the mountain near Loch Ness دەڵێ ئێستا لە شاخەکەوە لە Loch Ness لە سەر شاخەکەەوە لە Loch Ness تەمەشایکە لە شاخەکەەوە لە Loch Ness ئەوە مایک و دەیڤ ئاگادار بن ئەو مایک و دەیڤ ئێستا حالیان بزر بوونە لەو شاخەی ماینەوە وێنەکانیان دیار نییە بەڵام ئەوە قسەکانیان دیارە ڤۆیسەکانیان دیارە مایک دەڵێ Dave it's getting terribly late are you sure you can't walk دەرێ دەیڤ بەڕاستی ئێستاوە بە شێوەیەکی زۆر ترسناک بەرەو تاریکی دەڕۆی دڵنیای کە ناتوانانی بڕۆی دڵنیای کە ناتوانانی بڕۆی دەیڤ دەڵێ ouch I'm sorry I think I've broken my leg it really hurts لێرە ئەو وشەی ouch لێرە وشەی ouch واتە ئازارم هەیە ئەمە چۆن دەرێن ئاخ ئەو قسان دەکەن لەو کاتێکەوە ئازارێکمە پێدەگا ئەوە دەڵێ ouch I'm sorry I think I've broken my leg دەڵێ بە بڕوای من وەبزانم قاچم شکایە بەڕاستی ئازارم دەداتێن مای دەڵێ what are we going to do I am freezing cold ئەی چ بکەین ئێستا I am freezing cold یعنی ئەمن وە لەسەرمان وەختە بمبەستێ and it's starting to rain وا خەریکە ئێستا بارانش دەباری وانە دەیڤ دەڵێ I am starving ئەمن starving یعنی چیە very hungry یعنی زۆر برسی دەرێ I am starving I haven't eaten anything since 8 o'clock
this morning. دەرێ من لە بەیانیەوە هیچ شتێکم نەخواردیە. How long have you been on the mountain? دەرێ ماوەی چەندە ئێمە لەو ماونتینەی ماینەوە لەو شاخەی ماینەوە ماوەی چەندە لێرە ماینەوە مای دەڵێ a long time ماوەیەکی درێژە we have been here for 3 hours ئێمە ماوەی 3 کاتژمێرە لێرە ماینەوە دەی دەڵێت چێ can you make a fire if you make a fire maybe someone will see it دەرێ دەکری ئەمە ئاگرێک بکەینەوە فایرەک ئەگەر فایرێک بکەینەوە لەوانەیە کەسێک بمان بینیت Mike, have you got any matches? ئەویش دەڵێ بزانە ئایت شقارتەیەک شتێکت پێیەکەوە بتوانین ئاگرێک بکەینەوە دەیڤ دەڵێت nor Mike دەڵێ nor have I anyway there is no wood up here and you can't make fire with stones دەرێ بە هەر حاڵ هیچ دارێکی لێ نییە خۆ ناکرێت بە بەرد ئاگر بکەینەوە hey I've got an idea دواتر دەڵێت hey I've got an idea بیرۆکەیەکم بۆ هات بەو بیرۆکەی دەتوانی خۆی ڕزگار بکە مایک هەموو هەروەها دەیڤیش ڕزگار بکە بیرۆکەیەکی زۆر زیرەکانەی لۆ هات ئەو بیرۆکەی لێرە باز ناکرێت لە لیستنەکانی دواتر باز دەکرێت دەڵێ I am not going anywhere ئەو دەڵێ بۆی شوێنێک مەڕۆ ئێستا بیرۆکەیەکم لۆ هاتیە دەیڤیش بۆ خۆی قاچیشکایە وەکو گاڵتەیەک دەرێ من بۆی شوێنی ناڕۆم بخۆم قاچم تەواو نییە و زۆر باشە با بزانین لێرە ئەو ترو فۆڵسا لێرە قوتابیان ترو فۆڵس واتە ڕاست و هەڵا ئەو ڕاست و هەڵانە با بزانین بە پێی تێگەیشتن لە دالۆکەکە بە پێی تێگەیشتن لە دالۆکەکە چی بکەینەوە دەڵێت Jade has seen Mike and Dave this afternoon دەرێ ئایا Jade لە دوای نیوەڕۆ مایک و دەیڤی بینیوە نەخێر دەڵێ نەیبینیوە she hasn't seen them since لێرە since midday نەک لە دوای نیوەڕۆ لە نیوەڕۆ نەیبینیوە لە دوای نیوەڕۆ لە پێش نیوەڕۆ یعنی لە نیوەڕۆ نەبینیوە نەک دوای نیوەڕۆ کەواتە ئەوە this afternoonەکە هەڵەیە Anna hasn't seen them for 3 hours دەڵێ ئانا ماوەی 3 کاتژمێرە نەیبینیەوە ئەوە ترووە واتە ئەوەیان ڕاستە ترو واتە ئەوە ڕاستە ئاگادار بن لێرە no one has seen them since 3 o'clock دەڵێ لە کاتژمێر 3وە کەس نەیبینیوە هەڵەکە لەوەیدایە کاتژمێر 3 نەبوو ئەوە فۆڵسە کاتژمێر چەند بوو no one has seen them since 4 o'clock لە کاتژمێر 4ەوە کەس نەیبینیوە قوتابیان دەرێ واتە ژمارەکە گۆڕایە سعاتەکە گۆڕایە Dave hasn't eaten anything since lunchtime ئایا Dave لە نانی نیوەڕۆوە هیچ شتێکی نەخواردووە نەخێر فۆڵسە دەڵێ he hasn't eaten anything since 8 o'clock in the morning ئەوە 8 o'clock in the morning یعنی لە سعات هەشتی بەیانی کەواتە since breakfast ئەوە ژەمەکەیدایە lunch time هەڵەیە لێرە لێرە قوتابیان ئەوە دالۆکەکەمان تەواو کرد ئەوەی کە زۆر زۆر گرنگبی لێرە قوتابیان ئەوەی کە زۆر گرنگبی هەموو ساڵێ پرسیاری لەو بابەتێ هاتیتەوە بۆی پێویستە قوتابیان تەرکیزت لێرەبی بۆی بتانی بە جوانی لێرە تێبگەی با بزانین بابەتەکە چییە بابەتەکە present perfectە present perfect واتە ڕانەبردووی تەواو دوو ئامرازمان هەیە باشە ئامرازەکان چوچنە since since بە لەونەکەی بگۆڕین since یعنی لەوەتەی باشە for یعنی بۆ ماوەی ئاگادار بە قوتابیان ئەو سینس و فۆڕە لەگەت ستێنسێک بەکاردێ لەگە present perfect با بزانین ئەو سینس و فۆڕە لە چێندر دێ لە سەرەتا دێ لە کۆتایی دێ بە پێی یاساکە سەرەتا present perfect لە چی پێک دەهات تەماشایکە سەرەتا present perfect لە چی پێک دەهات سەبجێکتەکەی ئەوەتە بکەرەکەمان دەوێت سەبجێک he she it we you they وەنیە لێرە یان have دێ یان has دێ لێرە بەکەی خۆتە have و has نەخێر ئەمە وتمان چ کاتێک have و hasە ئەگەر لێ سەبجێکتەکەی چ بوو وەکو وانەکانی پێش و باسمان کرد ئەگەر I we you they بوو چ وەردەگری ئەوە have وەردەگری بەڵام ئەگەر he she it بوو ئەوە چ وەردەگری ئەوە هازی وەردەگری دواتر فەرمانەکە بیخێنە سەر شێوەی سێم فەرمانەکەی دەکەینە سەر شێوەی سێم past participle شێوەی سێمی فەرمان قوتابی دەزانین چۆن دەیگۆڕی دەکاتە شێوەی سێمی فەرمان باشە لە دوای پیپیەکەی ئینجا سینسفۆر دێتن باشە سینسفۆر
لۆچی بەکاردێ سینز یعنی لەوەتەی لێرە کاتێک دێ کات ئەدی لێرە ماوە دێ با بزانین کات و ماوە فەرقی چییە کاتێک سینز بەکاردێ قوتابیان ئەگەر دەستپێکەکەی دیار بوو واتە ئەو کاتێککە باسی دەکەین دەستپێکەکەی دیارە دەستپێشی سەرەتای دەستپێکردنی بۆ نمونە ئەگە برین 8 o'clock 8 o'clock یعنی سعات هەشتەوە دەی لەوەتەی سعات هەشتەوە باشە خۆ ناکرێ بێن 8 o'clock بۆ ماوەی سعات هەشت ئەوە غەڵەت دەبیت واتە دەستپێکەکەی دیارە وایە یان دەڵێ سینز برێکفاست لەوەتەی نانی بەیانیەوە سینز لانچ تایم لەوەتەی نانی نیوەڕۆوە یان سینز دینەر ئەوانە ئەوە هەموو کاتەکەی دەستنیشان کراوەوەتە کەی دەستی پێکردە بەڵام فۆر دەستپێکردنەکەی دیار نییە بەس ماوەکە دەداتی بۆ نمونە دەڵێ 3 hours ماوەی 3 کاتژمێر ئەگەر پرسیار بکەین برین ئایا ئەو 3 کاتژمێرە دەستپێکەکەی لە کێوە لۆکێ ئایا لە یەکەوە لە بۆ چوار لە چوار لە بۆ شەش یعنی دیار نییە تەنها مودەیەکە و ماوەیەکە دەداتێ ئەو جە ئینجامە لێرە قوتابیان چمان کردیە ئەو جەدوەلەمان کردیە لۆی قوتابیان ئەو پرسیاران لە دەست نەچی ئەو جەدوەلەمان کردیە بۆ ئەوەی زیاتر ڕوونتەوە بۆ نمونە فۆر لەگە چ بەکاردێن ئەتو ئەگە فۆڕەکە زانی ئەوەی ماوە فۆر نەبوو ئەوانە نەبوو یەکسەر سینسی دادەنێ بەڵام ئەمە هەر ڕوونی دەکەینەوە بۆ نمونە لەگەر وشەی a long time هەر کاتە قوتابیان a long time دی یەکسەر چ دەکەی فۆری دادەنێ a long time یعنی ماوەیەکی درێژە وەکو گوتمان ماوەیەکی درێژە ئایا دەستپێکەکەی دیارە لەکەی لەوکەی نەخێر starting poinتی نییە یان ئەو دووشێش ئەها ئەیجس ئەوە وعنی زەمنێکە نەمبینیوە تەمەنێکە نەمبینیوە واتە ماوەیەکی زۆرە یعنی starting poinتی نییە یاخود ئاگدار بە ئەو شێوازشمان هەیە هەر کاتێک ئەو پێنج وشەیەمان هەبوو تەماشاکە وشەی ئەوەرمان هەبوو ئەوەر یعنی کاتژمێر لە ئەوەری گەورەتر یان لە کاتژمێری گەورەتر بکەی دەبتە دەیس یعنی ڕۆژ وەنیە لە ڕۆژ گەورەتر بیتن یعنی دەبتە ویکس لە هەفتە گەورەتر بیتن مانفس لە مان گەورەتر بیتن years باشە ئەو پێنج وشەیە ئەوەی زۆر گرنگبی چ هەبوو لە پێشی ژمارەیەکە بوو ژمارە باشە ژمارەیەکە بۆ هاو 1 2 3 4 5 ئیدیکە شێ بەڵام هەر ئەوانەی کە زۆر گرنگە ژمارەکە بوو ژمارەکە چ بە ڕقم بوو یان بە ڕقم بوو چ بە نووسین بوو چ بە نووسین بوو ئەوە ماوە دروست دەبی دەڵێ 2 hours دەڵێ بۆ ماوەی دوو کاتژمێر ناکرێت لێ برێن سینز 2 hours لەوەتەی دوو کاتژمێر نا دەڵێ بۆ ماوەی دوو کاتژمێر باشە ئەوجا ئەو دووەی بکێ سێ بکێ چوار هەر چەندی دابنێ کێشەمانیە مهمەیە ژمارەك لە پێشی ئەوانە هەبوو ژمارەك لە پێشی ئەوەڕ و دەیس و ویکس و مۆنس و یێرسە بوو لێرە تەماشای نومونەمەدانایە هەم بە نووسین هەم بە ڕقم ئەوە چ دوو زەبیتن ئەوە فۆر دادەنێت چونکە ئەوە دەستپێکەکەی دیارە ئەگەر لەوەندەی نەبوو واتە ئەو دوو نەبوو ئەوەش نەبوو یەکسەر ئەتو چ دادەنێ سینسی دادەنێ بەڵام ئەمە بەوەندەش لێ ناگەڕێن لۆی قوتابیان بتوانن وڵامەکەیان دروست بیتن هەندێک زانیاری هەپێ دەدەین لەسەر سینس باشە با بزانین سینسەکە چییە لە چێن دەدێتن سینس تەماشایکە سینس بەواتای لەوەتەی هەر کاتێک قوتابیان ساڵێک هاتبوو ساڵ ئەوجا ئەو شەر نییە 2009 بیتن یعنی هەر ساڵێک بێتن بۆ نمونە 2000 پێش 2026 ساڵێکی ڕابردووبی ئەوە هەر دەبی چ دابنێ سینسی دابنێ سینس 2009 سینس 2008 ئەجا ئەوش بەکاردێتن ئەها زۆر جار کۆمپانیا و شەریکی هەیە لە خوارەکەی نووسرا دەڵێت سینس 1990 یعنی ئەوە چییە یعنی ئەوە لە ساڵی 1990 دامەزراوە لەوەتەی ئەو ساڵەوە ئەها زۆربەی جار لە خوارەوەی شەریکە و کۆمپانیا دەنووسێت سینس ساڵک دەداتێ یعنی ئەوە لەوەتی ئەو ساڵەوە دامەزرایە باشە دەستپێشی هەیە یاخود هەر کاتێک کاتژمێرمان هەبوو بۆ نمونە 2 PM 2 AM AM ئەوە PM هەرێک لەوانەیە ئەوە کاتژمێر یان بەنووسین 2 o'clock 3 o'clock ئەوانە هەبوو ئەوە سینسی دابنێ باشە لەگەر ڕۆژەکانی هەفتە ساتردەی سەندەی مۆندەی هەموو ڕۆژەکان چ دادەنێ هەر سینسان هەندێک لەوەتەی یەکشەمەوە لەوەتەی دووشەمەوە لەوەتەی سێشەمەوە کەواتە ئەوە دەستپێشیە
مانگەکانی ساڵ جانیوەری فێبری مارچ ئەپریل مەی لەگەر مانگەکانی ساڵ لەو کامەی کامە دەبژێری ئایا سینسیان فۆرە ئەوە سینسیال دەبژێری باشە ژەمەکان قوتابیان ئەمە سێ ژەمی سەرشیمان هەیە برێکفاست نانی بەیانی لانچ نانی نیوەڕۆ دینەر نانی ئێوارە ئان دەڵێ سینس برێکفاست لەوەتەی نانی بەیانیەوە سینس لانچ تایم بەو شێوێ سینس دینەر یاخود کاتەکانی ڕۆژ ئەمە لە ڕۆژدا سێ کاتمان هەیە in the morning in the afternoon in the evening بزانە in the morning in the afternoon in the evening ئەوە بە هەمان شێوە هەرچیە هەر سینسە یاخود شەویش ئەو دوو شەشمان هەیە midday لەگەر midnight midday یعنی middle day یعنی لە نیوەڕۆ midnight یعنی نیوە شەو باشە هەروەها ئەوەشان زۆر گرنگە تەمەن جاری وا هەیە دەرێ لە تەمەنی ئەوەندەمە لەوەتەی تەمەنی ئەوەندە دەرێ I have lived in هەولێر since 10 o'clock عفوا since 10 years old since I was 10 years old دەرێ من لە هەولێر دەژوو لەوەتەی تەمەنی دە ساڵیم و تەمەنی خۆی کردوتە دەستپێکە تەمەن باشە ئێستا هەندێک نمونەمان هەیە ئەو نمونانی ئێرە کە لە سەرتایی باس کرا تەمەشایکە ئێستا بەجارەکەوی تەمەشایکە اینجا قوتابیان تەمەشایکە هیچ کاتێک ئەمە لە بۆ سینسفۆری ئەمە عیلاقەمان بە پێشیدانیە ئایا ڕستەکەی پێشی پۆزتیڤە نێگەتیڤە کوێشینە هیچ عیلاقەمان پێدانە تەنها تەمەشای پێش ڕستەکەی دەکەین تەمەشای دەکەین تەمەشای پێشی ڕستەکەی دەکەین تەمەشا پێش ڕستەکەی دەکەین تەمەشایکە ئێستا بۆ نمونە 3 hours بۆ ماوەی 3 hours ئەوە سعاتە since 4 pm یان دەرێ 4 ages ئەوە فۆرە بە هەمیشە فۆرە midday ئەوە نیوەڕۆ بوو دەرێ لەوەتەی نیوەڕۆوە since this morning دەرێ لە بەیانیەوە لە بەیانیەوە I have been hungry for a long time ئەوە long time دەبی فۆر دابنێ ئەگەر تێبینی بکەین تەمەشایکە ئەو دوڕستەی وەکو یەکە ئەو دوڕستەی وەکو یەکە تا ئێرێ وایە عفوا ئەوەی دواتر ئەوە لەگەوەی وەکو یەکەوە نیە تەمەشایکە یعنی ئەمە تاکی دەکەنە سەر وشەکەی دوای خۆی باشە کاکە وەبی هەڵە نەکەی زۆر باشە ئێستا دێنە سەر هەندێک پرسیاری نیشتیمانیمان هەیە خۆی پرسیار نیشتیمانی زۆر زەرورە قوتابیان بۆ ئەی بتوانانی ئەو پرسیارە هیچ کاتێک لە هەڵەی نەکەیت چونکە هەموو ساڵێ پرسیاری لێ هاتیتەوە هەموو ساڵێ پرسیاری هاتیتەوە یعنی هیچ ساڵێک نەبووە پرسیارێک لەو سینسفۆڕەی نەهابیتەوە بۆیە ئەمەش زۆر تاکی دەکەینە سەرێ بۆی قوتابی بتوانانی پرسیارەکان بڵام داتەوە تەمەشایکە ئێستا بابزانین لێرە دەڵێ choose the correct answer بزانە وڵامی ڕاست هەڵبژێرە they have been there ئەو سعات هاتیە سعات 4 pm یعنی 4 نیوەڕۆ کەواتە چییە ئەوە چ بەکاردێ ئەوە سینس اینجا قوتابیان ساڵانی ڕابردوو دوو شەیتری دەدا ئەو دوو شەیە هیچ پەیوەندی بە بابەتەکانەوە نییە بەڵام لۆ ئەوی هەڵبژاردنەکە بتە 4 ئەو دویدا تەمەشایکە ئێستاوە still until ئەمە مەوزوعا هەر لە بابەتە لە پۆلینۆ هەدانیە بۆیە ئەتو لەو دوێکیان دەبژێری باشە question number 2 choose the correct answer وڵامی تەواو بدەوە I haven't visited London 3 years I haven't seen 2011 لێرە قوتابیان دوو داواکاری هەیە لە یەک پرسیاردا یان حیسابکە دوو داواکە لە یەک پرسیار تەمەشایکە ئەو حسابکە ڕستەی یەکەمە ئەو ڕستەی دووەمە وایە ئەوە ڕستەی یەکەم ئەوەش ڕستەی دووەم سنتێنسی دووەمە باشە ئەوە نووسرا 3 تەمەشایکە 3 year ئەوە ینی 3 ساڵ یعنی ماوەیە کەواتە چ بەکاردێ 4 ئەوە دەبی 4 بی ئەوە نووسرا I haven't seen it ئەوە ساڵێک کاتی دەبی لێرە چ بیتن ئەوە دەبی سینس بی کەواتە وڵامی ڕاست کامەیە وڵامی ڕاست کامەیە بریتێ لە ئەی باشە سیەکە لۆ هەڵەیە لەبەر ئەوەی تەنها پاش پێش کرایە پاش پێش بکرێ هەڵەیە قوتابیە ئاگدار بە باشە با بێنە سەر نمونەی دواتر نمونەکان قوتابیان هەمووی هاوشێوی یەکترینە تەنها ئەوانەی کە هەندێک هەیە کە جیاوازە باسی دەکەین ئەوەی کە زۆر جیاوازە و نمونەکانی تر پێشە خۆی باشە دەڵێ ئەوە نمونەی سێم دەڵێ Rob did apologize it and told Vanessa I have باشە
قوتابیان لە دوای هاوی چ دێتن ئایا ڕاستەخۆ سینس و فۆر دێتن لە دوای هاوی ئایا لە دوای هاو و هازی چ دێتن ڕاستەخۆ سینس و فۆر دێ نەخێر ئەوە دەبی یان جەست بێ دوای جەستیش چ بێتن ئەو جە پیپی یعنی چ بوو عفەنەوە پیپی شێوەی سێمی فرمان بێ وایە ئێکەواتە ئەمە ناکری ئەمە سینس و فۆر ڕاستەخۆ لە دوای هاویدا بنێن وایە چونکە لێرەش هیچ کاتێک باسی شتێک وای نەکردێ کەواتە تەماشا بکەینێ سینس و فۆر هەلا ئەوەلی وەدانانەدێت چونکەوە شوێنەکەی گونجاو نییە شوێنەکەی دەبی لە دوای پیپەکەی بێ وەکو باسمان کرد لە دوای پیپەکەی دێتێن وایە ئەو ئێڤەریشمان نەخین هێشتا ئەوە لە کاتی پرسیاری بەکاردێ کاتە چماوە لە یونیتی فۆر باسمان کرد ئەها جەست ئەوە جەست دەهات وایە بابێنە سەر نمونەی چوارم نمونەی چوارم choose the correct answer to complete the sentence below دەرێ وەڵامی ئەو هەڵبژێرە لێرە پڕکەوە دوو داواکاری هەیە ئاگدار بە باشە قوتابیان نووسا Jack is 25 years and now he has لە دوای ئەوەی پێویستی بە چییە یان جەستە یان پیپیە واتە ئەگە جەستەکە هات جەستەکە دێ ئەگە جەستەکە نەهات مەفروزە پیپەکە بێ واتە شێوەی سێمی فرمانەکە بێ وەنیە کەواتە ئێستا لێرە جەستمان نییە وایە کەواتە دەبی لێرە پیپی بێ واتە شێوەی سێم کەواتە یان ئەو لیفدە هەوە یان ئەویان هەوە یان ئەویان هەوە یان ئەویان هەوە باش ئەوە زانیمان لێرە لیفت وایە دەڵێ لیفت he has lived in هەولێر باش ئەوە چییە he was 5 years old دەرێت لە تەمەنی 5 ساڵیەوە کەواتە ئەوە دەستپێکەکەی لۆ دەندراوە نیە تەمەن وتمان ئەگە باسی تەمەنی کرد ئایا سینسیان فۆڕە ئەو وتمان سینسە چکە تەمەنە کاتە چیان ڕاستە ئێستا چیان ڕاستە ئەوە ڕاستە ئەوە لۆ هەڵەیە لەبەر ئەوەی بەشی دومی هەڵەکە لە بەشی دومدایە قوتابیان تەماشایکە نمونەی پێنجەم بە هەمان شێوە ها نمونەیەکی دووبارەیە ئەوە ئەیجز گوتمان دەبی فۆر دابنێ هەروەها شەشەمیش بە هەمان شێوە ئەوەش تەمەن هاتەوە تەماشایکە I was 5 years old ئەو باسی تەمەنی دەکات قوتابیان چۆن بزانین باسی تەمەنی دەکات و شەشی هەیە دەها old یعنی لە تەمەنی ئەوەندەوە کەواتە ئەوە دەزانی ئەوە کاتەکەی دەستنیشان کراوە کەواتە چییە ئەوە سینسە اینجا قوتابیان تەماشای ئەگەر تەماشای بکەنێ نمونەکان هەموو ساڵەکان تقریبا دووبارەیە تەماشایکە هەموو ساڵەکان دووبارەیە ئەوە هەفتەمە بە هەمان شێوە ئەوە نووسە تەماشایکە 2 hours یعنی دوو کاتژمێر کەواتە فۆرە وەنیە بابینە سەر هەشتەمیش نمونەشی تۆزە وازحە هەشتەم تەماشایکە تەماشای هەشتەم بکەین هەشتەم نمونەیەشی تۆزە جیاوازە لە نمونەکانی تر باشە نووستا they دوو بۆشایمان هەیە باشە لە دوای they چ دێتێن لە دوای they present perfect چ دێت لە دوای they ئەوە they ئایا ئەدی have و has نایە لە دوای they لە دوای چ دێ have has دێ ئەوجا جەستەکە ئەگەر هات ئەوجا پیپیەکە لە دوای پیپیەکەی ئەوجا لە دوای پیپیەکەی ئەوجا شتەکە دێتێن تەماشایکە کەواتە ئێستا لێرە they لە دوای they ئایا پێویستیان بە چییە یان هاڤە یان هازە وایە باشە لێرە هاوی دابنین هازی دابنین لێرە لەبەر ئەوەی هازەکە یەکەم جار هازەکە دانانێن ئەوە لەبەر ئەوەی لەگەر they ناگوزێ وایە لێرە سعاتێکمان هەیە سعاتمان هەیە وەنیە باشە سعاتی لۆ بەکاردێ کاتژمێر 4 ئەوە سینسە وەنیە کات ئەوە سینسە کاتە وەڵامەکە بۆ چێ لەبەر ئەوەی ڤەیەکەش لەگە هاوی دەگونجێ they have the ئەوەشمان هەیە ئەو نمونەیە هاڤن دێت ئەوە نەخوێندرا چکە لە یونیتی 6 و 7 هەیە کە تەرکرایە ئەوە دائیمەن ئەویەتە دەکەوتە کۆتایی بۆشایەکە لە کۆتایی نییە سەیری نمونەی نۆمیش بکەین دەڵێ Jade hasn't Mike and Dave ages ئەوە لێرە دەبی چی بیتێن دەبی فۆربی وایە دەبی لێرە فۆربی کەواتە لێرە فۆرە باش لێرە لە دوای ئەوە پێویستیان بە چییە پیپی شێوەی سێم کامیان شێوەی سێمە قوتابیان سین هەوە یان سی هەوە ئەگە تەماشای بکەین دەبتە چی لێدی تەماشایکە سی ئەگە بکەی ڕابردوو دەبتە سۆ دەبتە سین وایە ئەوە پیپەکەیتی کەواتە
کامیان ڕاستە تەمەشایکە کامیان ڕاستی ئێستا وەڵامەکە وەڵامی ئەی ڕاستە دەڵێ Jade hasn't seen Mike and Dave for ages دەڵێ Dave مایک و دەیڤ نبینیوە ماوەیەکی زۆرە بە هەمان شێوە وەڵامەکانی کەش هەر بە هەمان شێوە با بینە سەر وەڵامی 12 هەرچەندە لە بابەتی پێشوە بەڵام هەر لەگە ئەو بابەتە پێویستە ئاماژەی پێ بکرێ ئەها پاش پێش کرا دەیڤ وەنیە باشە پاش پێش لە دوای دەیڤ چی دێتن هاو و هاز دێ وەنیە یان هاویان هازە دوایە جەست دوایە پیپی وایە کەواتە پاش پێشەکە دیبی چی بی ئەها دەیڤەکە هاسە دوایە جەست دوایە پیپی کەواتە وەڵامەکە بریتە لە ئەی بەڵام ئەوانە پاش پێش کرایە هازەکە جێگۆچی پێکرا نابی ئەوە پیپەکە هاتە پێشەوە ئەوە جەستەکە بە پێش حازی کەتیە هەروەها ئەو بڕۆکەش پاستە دی بکێ پیپی کەواتە ئەوە زانیمان ئەوە پرێزم پێفێ کەواتە قوتابیان ئاگداری ئەو سینسفۆڕی بە لۆ ئەوی پرسیارەت لەدەست دەرنەچی بە هیچ ناوەچی لێرە قوتابیان MNX پرۆفایلمان هەیە پرۆفایلی MNX قوتابیان ئەوە باسی چێ دەکا MNX پرۆفایل مادی بابزانین ئایا هەندێک زانیاری دەربارەی ئەو کەساتیە کەنای مادیە وەنیە وتمان ئەو کەساتە ناوی چییە مادی تەمەشایکە لێرە مادی تەمەشایکە ئەوە مادی plays the violin وەنیە ئەو ئامێرەکەی ناوی چییە she plays the violin she comes from Ireland وەنیە ئەوە لە چێ ڕاهاتووە لە ئێرلندەوە she has got curly hair وتمان پرسەکەی لولە ئەو زانەرانە لە یونیتی یەکەم باس کرایە با بزانین هەندێک زانیاری تر دەڵێ I am 15 ئەمە چەندم 15 یعنی تەمەنی چەندە 15 years یعنی 15 ساڵە I live with my parents لەگە دایک و باوکم دەژیم parent یعنی father and mother and my older sister هەروەها خوشکێکی لە خۆی گەورەتری هەیە in a flat یعنی چێ شوقە هەروەها باواتەی house یعنی ماڵ flat شوقە near the center of Dublin ئەوە شارەکەیتی we moved there 3 years ago دەڵێ ماوەی 3 کاتژمێرە عەفوەن ماوەی 3 ساڵە هاتوینەتە دوبلین moved یەدا یعنی لێرە باواتای جوولە بەواتای مالیان بار کردیەوەتە مالیان گواسۆتەوە بۆ ئەو شارە my cat lives there too دەڵێ هەروەها پشیلەکەشم لەگەڵمان دەژی I have had her since I was 12 لە تەمەنی 12 ساڵیمەوە ئەو پشیلەیەم هەیە کەواتە I started playing the violin when I was 8 لە تەمەنی 8 ساڵیمەوە دەڵێ من چمە play the violin وەتە ژەنیاری ئامێری violin my parents gave me this one last year دەڵێ دایک و باوکم ئەو دانەیان بە دیاری پێداوم last year this one مەبەستی this violin باشە I love it زۆرم خۆش دەوێ ئەو ئیتەلۆچێ دەگەرێتەوە لە بۆ violin-ەکە دەگرێتەوە وەنیە my best friend is called Lucy هاوڕێیەکی هەیە ناوی لوسیە باشە we meet at school 5 years ago 5 ساڵ بەر لێ ئێستا لە قوتابخانە ناسیوێتی at first I didn't like Lucy سەرەتا خۆشم نەدەویستوەتە دیارە بەینیان خۆش نەبووە very much but we became friends when I was 10 کاتێک گەیشتینە I was 11 کاتێک گەیشتنە تەمەنی 11 ساڵی دیارە هاوڕێیەکیان پتە بووە لێرە قوتابیان ئەوە MNX پرۆفایلەکەمان باس کرد لێرە ئەمە پرسیار دەکەین پرسیار قوتابیان ئەوە زۆر گرنگە ئەوەش زارەوە پرسیار دێتەوە ئاگدارەوە تەماشای قوتابیان لێرە باز لە چی دەکاتن تەماشایکە چۆن بتوانین پرسیار دروستکەین باشە چۆن بتوانین پرسیار لێرە دروستکەین بە هاوڵۆنگ بەنیە چۆن بزانین پرسیار دروستکەین بە هاوڵۆنگ باشە پرسیارکردن بە هاوڵۆنگ با یاساکە لە بنووسم سەرەتا دەبی هاوڵۆنگەکە لە سەرەتابی وەنیە ئەوە وشەی پرسەکە هاوڵۆنگ دەبی لە سەرەتابی هاوڵۆنگ دواتر لە دوای هاوڵۆنگی چ دێ یان هاف دێ یان حاز دێ ئەوەش وازەحە وایە دوایە سەبجێکتەکە دێوەتە بکەرەکە سەبجێکتەکە دێوەتە بکەرەکە ئایا هیە شیە دواتر چ دێ دواتر پیپیەکە دێ پیوەتە شێوەی سێمی فرمانەکە دێ وایە دواتر لە کۆتاییدا تەواکەرەکە
کۆمپلیمەنتەکەی نیشانەی پرسیار دادنێن. باشە ئەگە بمانەوە پرسیار بکەین برین ئایا ماوەی چەندە لیڤد ئین ئەفلات دوبلین وانە چۆن پرسیار دەکەین برین ئایا مادی ماوەی چەندە لە دوبلین دەژی ماوەی چەندە دەڵێ یەکەم جا هاوڵۆنگەکەی دادنێ وانە هاوڵۆنگ. باشە لەبەرەوەی مادی کچە تاکە دەبێت چی بەکبینین هازی بەکدێنین زانەوە هاس وایە ئەوەش پیپەکەیە وایە ئەوە پیپەکەیە ئەوە پیپەکەیە ئین ئەفلات ئین دوبلین دەڵێ ماوەی چەندە مادی لە شقە دەژی لە دوبلین ئەمە کو بزانین ئەوە دەڵێ for 3 years ماوەی 3 ساڵە کو زانیمان ماوەی 3 ساڵ چونکە لە MNS profile دەرێ when I was 13 دەرێ I have lived in هەولێر when I have lived in Dublin when I was 13 لە تەمەنی 13 ساڵیمەوە وانە کەواتە ئێستاش تەمەنی 16 کەواتە ماوەی چەندە دەژی for 3 years بەو شێوەیە. How long has she had haircut ماوەی چەندە پشیلەکەی هەیە ئەو پشیلێ هەیە for 3 years ئەوەش بامان شێو دەڵێ لە تەمەنی 13 ساڵیمەوە when I was 13 بزانە لە تەمەنی 13 ساڵیمەوە کەواتە 13 تەمەنی خۆشی ئێستا 16 کەواتە 3 ساڵە و پشیلەیە وایە. باشە قوتامێن ڕەنگە پرسیار کەی برێ ئەوە لۆ هەمووی لێرە هازە وانە هاز ئەوە هەمووی هازە لۆ جارێک هاوماندانەنا چونکە لە دوای خۆی ئەمە باسی یەک کەسایەتی دەکەین هەموو باسی ئەو شیەیە ئەو شیە چێە شی ئەو شێش مادیەکەیە وایە بەڵام ئەگەر فەرزنا لە زیاتی شیەکەی ئای باە ئەو وەختی دەبە هاوماندانا باونە بۆ نمونە ئەگەر پرسیار لە تۆی قوتابی بکەم دەرم how long have you been in هەولێر how long have you been in هەولێر ماوەی چەندە لە هەولێری وانە چکەی وا هەیە لەوانەیە لە تەمەنی گەنجی لە هەولێر لە بدایەتەوە when I was born بۆ نمونە ئەگەر لە پرسیار لەم بکەی دەرێم I have been in هەولێر when I was born when I was 10 years old یاخود لە تەمەنی لەو کاتێ لەدایک بوومە یان دەڵێ لە تەمەنی 10 ساڵیمەوە دەڵێ when I was 10 years old بزانن تەمەنی خۆی دانا کەواتە ئەو هاوڵۆنگە لە چ بەکاردی لە بۆ پرسیارکردن لە ماوەی شتێک تەماشای کە گوتمان باسی ڤالین دەکا how long has she had this violin ماوەی چەندە ئەو ڤایلنەی هەیە violin یعنی is a musical instrument گوتمان یعنی کەمان for a year کو زانیمان for a year because his parents give her last year دەڵێ my parents gave me that last year دەڵێ دایک و باوکم ئەویان بە دیاری بۆ هێنام کەینێ last year کەواتە for a year ماوەی ساڵێکە لەلایەتی وایە. how long ئەویان زیادە قوتابیان how long has she known Lucy ماوەی چەندە لوسی دەناسی when I was 11 لە تەمەنی 11 ساڵیمەوە دەیناسم وانە کەواتە دەڵێ 11 ئێستاش تەمەنی دەڵێ ئەمن 16م یان 15م ئەوە دەڵێ for 5 years دەڵێ من 16م کەواتە for 5 years کۆتا پرسیار دەڵێ how long has she been Lucy has she been friend لێرە وشەیەکمان هەیە friend یعنی هاوڕێ ماوەی چەندە هاوڕێ لەگە لوسی for 4 years ماوەی 4 ساڵە لەگە لوسی هاوڕێنە. اینجا قوتابیان لێرە گەیشتنە ئەو بابەتە کە کۆتایی من پێهینە لە Unity 5 lesson 3 قوتابیان ئەوانەیەمان کە پێشکەش کرد وتمان Unit 5 lesson 3 بووایە Unit 5 lesson 3 زۆر باشە بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەوانەیەمان کە بریتی بوو لە Unit 5 lesson 3 هەتا ئەوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ